کەواتە با لەگەڵ یەکتریدا دڵپاک بین، لەگەڵ یەکتریدا حەسادەت بە یەکتری نەبین. ئێمە ئیمانمان بەوە نییە کە خوای گەورە ڕزقی لە نێو خەڵکیدا دابەش کردووە، یەکێک دەوڵەمەندە، یەکێک زۆر دەوڵەمەندترە، یەکێک فەقیر، یەکێک زۆر فەقیرە. دەبا ئیمانمان بەو قەدەری خوای پەروەردگار هەبێ و حەسادەتە چییە؟ وەڵاهی ئەگەر دەتەوێت خۆش بژی، دەتەوێت گەنج بژی، دەتەوێت جوان بژی، حەسوودی بە کەس مەبە. وەڵاهی چێ ماڵی دنیا هەیە بڵێ خوا زیاتری بدەی بەڵام بە حەڵاڵی، بڵێ خوا هیدایەتی بدەی بۆ خێر و چاکەکاری بەکاری بێنێ، بڵێ خوا هیدایەتی بدەی وای لێ نەکەی بەهۆی ئەو ماڵەوە گومڕا بێ، تیا بچێ، پێت خۆش بهێتی، ئەوەی نیەتی بڵێ خوا بە حەڵاڵی پێی بدەی. و لەگەڵ یەکتریدا کە کەسێک لە ئێمە لە شتێکدا بەرز بۆتەوە، کوڕی با پێمان خۆش بێ، با غیبتەمان بۆ ئەو کەسە بێ کە لە ئیمان و تەقوا لە پێش ئێمەوەیە، با هەوڵدەین پێشبڕکێی لەگەڵ بکەین. ئەمما لەسەر دنیا کە نامێنێتەوە، وەڵی بە حەسوودی بە یەکتری نەبین، با دژای یەکتری نەکەین، با ئەو دڵەمان ئاوەها زوو پیر نەکەین. وەڵی ئەوەی کە نەفسی پاک نییە، ئەوەی کە سینەی پاک نییە، وەڵی زوو دەمرێ، وەڵی زوو پیر دەبێ، وەڵی زوو هەرچی خەم و خەفەت و نەخۆشی ڕووی تێدەکات، لەبەرەوەی خۆش ناژیە. دەوەرە وا لەگەڵ خەڵک مامەڵە بکە، بڵێ کاکە من پێویستم بە کەس نییە، ڕەبی خوا هەرچی هەیەی خوا زیاتری پێ بدەی، هەرچی نیەتی خوا پێی بدەی. ئەوەی کە خراپەت بەرامبەر دەکا، دەوەرە لی خۆش بزانە چەند خۆش دەخەویشە و بزانە چەند خۆش نان دەخۆی، بزانە چەند خۆش دەژیەی. دەوەرە لی خۆش مەبە، نان خواردنن نان خواردن نییە، خەوت خەو نییە، ژیانکردنت ژیان نییە، کەسابەتت کەسابەت نییە، دایمەن شتێک دەڕۆ بۆ لای ئەو دەڵی بریا زیاترم تەوڵە لێ کرد بەهەوە، ئێستا خۆش دەژی. کوڕە کاکە ئەوە مەبە، وەلیعفوا وەلیەصفحوا، کوڕە لەگەڵ یەکتریدا سینە فراوان بن، لە یەکتری ببورن. ئەلا تحبون أن يغفر الله لكم، ناتانەوێ خوا لێتان خۆش بێ، بەوە خوا لێت خۆش دەبێ، ئێرە پاکێ.